سپاس بۆ ئەو بەڕزەی کە کامنتی نووسی بوو کە ئێستا دەتوانرێت لە سایتی کوین مارکێت کەپ ئەو NFTیانەکە بەدەستان هێناوە بە ئاسانی بتوانن بفروشن. هەروەک وازانن کە ڤیدیۆی 51 بەشی 4م کەمە ڤیدیۆم دروست کرد کە هیواتوانن لە ناو سایتی کوین مارکێت کەپ ئەلماس بەدەستبێنن و لە هەمان کاتدا ئەلماسەکانتان بکەن بە NFT کە ئێستا مژدە بوویەوە ئازیزان کە هیواتوانن ئەو ئەلماسەکان کە بەدەستان هێناوە یاخود ببورن ئەو NFTیانەکە بەدەستان هێناوە بە ئاسانی بتوانن بفروشن و بکەن بە پارە. سبەینە دووسبەی ڤیدیۆیەکی تایبەت و پوختە لەسەر ئەو NFTیانەکە بەدەستان هێناوە لێرانە باوچینە ناو سایتی کوین مارکێت کەپی. کاتێک کلیک لەسەر هەندێکیانەکەن داوای والێتتانەکە بوو ئەوەی بتوانن بە ئاسانی بفروشن هەروەکو لێرانە کە من سبەینە دووسبەی ئازیزان هەروەکو گوتە من ڤیدیۆیەکی پوختە لەسەر چۆنیەتی نەقلکردنی ئەو NFTیانە کە لە کوین مارکێت کەپ بەدەستان هێناوە بۆ ئەوەی نەقلی والێتی تایبەت بەو NFTیانە بکەنەوە بە ئاسانی بتوانن بفروشن. واتە ئێستا زۆر تاوە ئێستا توانن ئەو NFTیانە بفروشن بەڵام چونکە ئێستا لە ماڵەوە نیم من دووسبەی ڤیدیۆیەکی تایبەت بە چۆنیەتی نەقلکردنی ئەو NFTیانە بوو والێتی تایبەت بەخۆی بۆ ئەوەی بتوانن بفروشن من ڤیدیۆ بۆیەوە دروست سەکەم.